گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی ئەو بردومانانە یاخود بە ئامانجگرتنی حوسیەکان لە یەمەن بە تایبەت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا کە ئەمریکا بۆ دووەمین جار بردومانی پێگە و ناوچەکانی حوسیەکانی کردووە لە یەمەن. بەڕێز مەحموود تاهیر شرۆڤەکاری سیاسی لە قاهیرەوە لەگەڵمان. بەڕێز تاهیر زۆر بەخێر بیت بۆ کوردستان 24. دەکرێت پێم بڵێ ئەوەی کە ئێستا ڕوو دەدات لە یەمەن چییە و دەکرێت بڵێن ئەمەکردنەوەی بەرەیەکی دیکەی شەڕی غەزەیە؟ اهلا وسهلا بكم وبالساده المشاهدين. سڵاوتان لێ بێ لە ئێوە و لە بینەرانتان. لە ڕاستیدا ئێمە ناتوانین بڵێن کە بەرەیەکی نوێ دەکرێتەوە بەهۆی شەڕی غەزەوە، بەڵام دەتوانێت بڵێن کە حوسیەکان بوونە بە گەف بۆ سەر هەموو جیهان، تەنها شوێنێک نا. ئەمەشمان بینی لە حکوومەتی یەمەنی کە وتیان حوسیەکان کۆنتڕۆلی حودەیدیان کردووە کە میش دەکەوێتە ئەو شوێنەی کە ڕێڕەوی ئاوی جیهانیەوە ئەجێندای ئێرانی لێ جێبەجێ دەکرێ. ئێستا گوێمان لێ نییە کە ئەمریکا یاخود بەریتانیا چی دەڵێن و چیان مەبەستە، چونکەمان پێشتر هۆشداریان داوە بە حوسیەکان بۆی چەتەگەری نەکەن لە دەریاکاندا و هەروها لە ڕێڕەوە ئاویەکاندا. ئەمان زیاتر لە 17 کردەوەیان کردووە لە 2017ەوە تاوەکو ئێستا، تاوەکو نۆڤەمبەری ساڵی ڕابردوو. هەموو جارێکیش هۆشداری بە ئەوان دراوە ئەمان ویستویانە کە دەست بگرن بەسەر کەشتیەکانی ئیماراتی و ئەجنەبی و هەروەها کەشتەکانی دیکە. ئێستا هەویەکەیان دیارەوە دەزاندرێ کەمان بوونە بەگەف لەسەر ئەم ڕێڕەوە نێودەوڵەتی ئاوی، بۆیە هیچ پەیوەندیەکی بە شەڕی غەزەوە نییە. حوسی و ئێرانیەکان هەلەکە دەقۆزنەوە دەیانەوێ و بەرهێنان بکەن لەو بیرۆکەی کە هەیەە. ئەمریکا پێیان وتون و هۆشداریان داوە بە حوسیەکان کە ئێوە ڕوبەڕووی هێرشەکانی ئێمە دەبنەوە لەو کاتەیدا کە لە کارەکانی خۆتان بەردەوام دەبن. بۆیە پەیوەندی هەیە لە بەینی ئەمریکا هەروە هاوپەیمانەکانی لە ناوچەکە و کۆنتڕۆلی بابلمەندەبوو ڕێڕەوە ئاویەکان دەکەن. حوسیەکان ناتوانن کۆنتڕۆلی ڕێڕەوە ئاویەکان بکەن و بەو شێوازە بمێنێتەوە ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە. بۆیە ئەمریکا دەیەوێ نامەیەکیان پێ بدە. ئەگەر ئێوە سنوورەکانی خۆتان ببەزێنن ئەو ڕێکەوتانێک کە هەن بیان بەزێنن ڕوبەڕووی ئەمە دەبنەوە. باشە بەڕێستایرانیەوە دووشەوە لەسەر یەک ئەمریکا پێگەی حوسیەکان لە یەمەن بە ئامانج دەگرێت. پێتان وایە ئەمە بەردەوام دەبێت یاخود تەنیا گەیاندنی پەیامی ئەمریکا و هاوپەیمانەکانی بوو بە حوسیەکانی یەمەن کە هێرشەکانیان سنووردار بکەن یاخود بوەستن؟ یەکەمیان هێرشی ئەمریکیەکان هیچ کاریگەریەکی لەسەر حوسیەکان نەکردووە. بووە کاریگەریەکی بچووک و مامناوەندی هەبووە. بۆیە من پێم وایە کە کاردانەوەی حوسیەکان چۆن دەبێت. حوسیەکان مەبەستی ئەمریکا خۆیەتی کە هێرشەکانی سنووردار بن و کاریگەریەکی زۆر لەسەر توانای حوسیەکان دروست نەکات؟ پرۆسەی سەربازی سنووردار بووە، ویستویەتی کە ڕادارەکان ئەو شوێنانەی کە هەستیارن بە شێوەیەکی سنووردار بە ئارمانج بگرێت لە ئەم وڵاتانەی کە لە چوارچێوەی دەریای سووردە نانەوێ ڕەوشەکە پەرە بستێنێ و هەروەها بەرزبوونەوەی ڕۆژیاڵۆزی سەربازی نەتیجەکانی گەورە دەبن و هەروەها ئەمە تەنها وەڵامدانەوەیەک بوو بۆ کاردانەوە لە بەرامبەر کارەکانی حوسیەکان و نامەیەک بوو لەلایەن ئەمریکاوە کە چەند سیناریۆیەک هەیە بۆ ئەم کارێک کە دەکرێ. بۆیە نامەیەک بوو بە حوسیەکانیان وت کە ئەگەر بەردەوام بن دەتان خینە لیستی تیرۆرەوە هیچ ڕۆژێکتان نابێت. ئەو هێرشانەی ئەمریکا بۆ سەر حوسیەکانی یەمەن
هێرشی حوسیەکانی یەمەن لە دەریای سوور ڕادەگرێت بۆ سەر کەشتیە بازرگانیەکان؟ لا أعتقد أنها ستوقف الهجمات. پێم وانییە کە هێرشەکان ڕادەگرن حوسیەکان کاریگەریەکی بە شێوەی بەنجیان لەسەر دەبێت. ئەمریکا هەروەها بەریتانیەکان هێرشیان کردووە، بەڵام لە دوای ئەوە نەمان بینی کە کاردانەوەی حوسیەکان هەبێ. هەندێکیش ئاڵۆزە حوسیەکان دەیانەوێ چاوەڕێ بکەن بزانم ئێران بە موشک و هەروەها بە فڕۆکە چی دەکەوە، هەروەها لەلایەنی زانیاری و لۆژستی ئێرانی چی دەوێت بۆ ئەوان، بۆ ئەوەی ئەوان کارەکانی خۆیان بکەن. بۆیە دەیڵێمەوە کە هێرشەکان سنووردار بوونەوە، هەروە کاریگەریەکەشی سنووردار بووە. هەردوو لایەن دەیانەوێ نامە بگۆڕنەوە. لە 3 ڕۆژدا ئەمە هەمووی ڕووی داوە. ئەگەر ئەمریکا بەردەوام بێ لە موشک بارانکردنی ناوچە سەربازیەکانی حوسیەکان کە بۆتە گەف لەسەر ڕێڕەوی ئاوی و هەروەها کەشتی وانی، ڕەنگە ئێران چەک و لۆجستی زیاتر بنێرێ بۆ حوسیەکان و ئەو کاتە سیناریۆکە جیاواز دەبێت. بەڵێ زۆر سپاس بەڕێز محمود تاهیر، شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە قاهیرەوە میوانم بووی. دەست خۆش.